مەترسیدارترین کارگەی دروستکردنی شیشە و تلیاک لە هەرێمی کوردستان لەلایەن وڵاتانی دراوسێەوە ئاشکرا دەکرێت و عێراقیش دەستی بەسەرداگرتووە. پەرلەمانتارێکی عێراق دەڵێت چەندین بەرپرسی ئەمنی و سیاسی لە پشتی ئەم کارگەیەوەن و کەسانی دەستڕۆیشت و دەستیان تێیدا هەبووە. بوونی وەها کارگەیەک کە خۆتان دەزانن کارگە لە هەرێمی کوردستان پێویستی بە مۆڵەتی 12 وەزارەت و دەستە و بەڕێوەبەرایەتی هەیە و چەندین لیژنە سەردانی شوێنەکە دەکەن، دەبێ ئەوراق و ئەوەلیاتی هەموو ڕەسمی بێ، هێنانی ئامێرەکانی پشکنینی بۆ بکرێ، بە ڕەسمی داخل بکرێ. خێرە کارگەیەکی دروستکردنی کریستاڵ تلیاک دەهێنرێتە هەرێمی کوردستان و کار دەکا، بەرهەمەکەی دەڕواتە وڵاتانی وڵاتانی دراوسێ لەوێوە ئاشکرای دەکەن و عێراق دێدەست بەسەر کار دەگرێ. ئەمە کارێکی ئاسایی و ئاسان نییە و بە پێی زانیاری ئێمە و بە دوواداچوونی ئێمە چەندین بەرپرسی ئەمنی و سیاسی لە پشتی ئەم کارگەیەوەن. ڕاستە ئێستا کەسێک بە پلەی لیوای خانەنشین دەستگیر کراوە، بەڵام تەنها ئەو نییە و ئەمانە کەسانی دەستڕۆشتووی لە پشتن و تاوانێکی گەورەیە دەرحەق بە تاک-تاکی ئەم کۆمەڵگەیە ئەکرێ. وێ بەڕاستی ئێمە بەدوای ئەم دۆسیەوەین و دەستی لیان ناگرین تا هەموو ئەوانەی لە پشتی ئەم تاوانە گەورەیە ناشکرا بکرێن. کارگەکە دەکەوێتە نێوان نەحی مەیدان و دەربەندیخان و لە کاتی دەست بەسەراگرتنی 180 کیلۆگرام مادەی هۆشبەری تێدا بووە. بەپێی ڕاگەیەندراوێکی دەستگای ئاسایشی هەرێم 4 کەس لەسەر ئەم دۆسیە دەستگیر کراون و لێکۆڵنێوەیان لەگەڵدا دەکرێت. لەلایەن شارەزایانی ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر ئەم دۆسیە بە مەترسی بۆ سەر ئاسایشی کۆمەڵگە ناو دەبرێت. خۆی بەداخەوەمە کارەساتە لە ڕووی مرۆییەوە. ئێمە زووتر ئەومانەوت کە عێراق و کوردستان و ترانزیت بەکار هاتووە بە گواستنەوەی مادەی هۆشبەر، بەڵام ئێستا ئەمریکا بینی لە ناو خۆ دروست دەکرێت. بەڕاستی ئەمە کارەساتە. ئەمە تابیرەکە لەوەی کە ئێمە وەکو پێویست جگەلەوەی کە سنوورەکان کۆنتڕۆڵ نەکراوە نەمانتوانێت لە ناو خۆشە چاودێرێکی ورد لەسەر ئەم بابەتە هەبێ. ڕاستە کە بابەتی مادەی هۆشبەر بابەتێکی جیهانیە، ڕەنگە بنبڕکردی بە تەواوەتی قورس بێ، بەڵام لە هەموو وڵاتەکان ڕێوشوێنی ئەمنی تونند هەیە لە سنوور لە ناو خۆ بۆ چاودێریکردن بۆ هەموو ئەو شوێنانی کە گومان لێکراوە بەکاردەهێنرێ یاخۆت بەرهەم دەهێنرێ. بەڵام بەداخەوە لە عێراق و کوردستان تا ئێستاوەی کەمای بینین ئامارەکان ڕۆژ بە ڕۆژ لاڵکشانە، هەم ئەو ئامارانی کە دەستی بەسەراگیریان دەستگا ئەمنیەکان، هەم ئەوەش کە تا ئێستا ڕەنگە بە شاراوەی مابێتەوە کە لە شێوازی ئەم کارگە و ئەم بارودۆخانی کە باسی لێوە کراوە، کە بەداخەوە من بۆ خۆم نزیکەی 5 ساڵ لەبێ لەم بوارە کارەکەین بۆ ڕۆژێک دەمبینی ئامارەکان کەمکە حتا لەسەر ئەو کەسانش کە سزادراون یاخۆت هەندێکیان قوربانین، ئەوانەی کە ئالودەبوون دەبێ بکون نەخۆش مامەڵان لەگەڵا بکرێ کە دەرگای کردوتۆ بۆ هەندێک کەس بازرگانی پێوەکەن و کە من تەسەورەکەم خەڵکی دیاریان لەپشتەوە بێت. کارگەکە لە ئێستادا لە ژێر چاودێریدایە و لێکۆڵنەوەی لەسەر دەکرێت. پەرلەمانتارەکەی کۆمەڵیش دەڵێت بەوردی بەدوای ئەم دۆسیەوەن و دەستی لێ هەڵناگرن تا هەموو ئەوانەی لە پشتی ئەم دۆسیەوەن ئاشکرا دەکرێن. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.